كەمپێت ئاوارە و پەنابەرە الهەولێرێ فأبرو خوكري خدانا الفيري دهۆکیش الكامبيت أوارو بنابرا وبالذات كامبا شاريا هندك هاوکاری نانا أو هاوکاریش بيكين إش هاوکاریت ناف مالي وك خارن وك صحيات وك بشتت ناف مطبخي بطاني تشارشاف او ضرر زیان کمپ شاریا که افتین کمپیوتر 300 خیبت داده صدبان کتش 288 عائله کتش 240 عائله کتش ضرر ببون طبعا فاریکاری کنه دو باش کنش دولت باش لای خرو و شتای خێرخوازا و یعنی باشتیم پشتوانی بو بخلکی هندش ايش اجر بخلکی چرا سر هاریکاریات نکنه و افاریکاری جی هاریکاری ایتالیان و ان شاء الله میبریم لهش تا دوستو ولات دوست بین سر خطی هاریکاری کتا پیشکشی خلکی واره بکن لیژنەی تیپە ملیەکانی شاری ڕوانز بە هاوکاری ناوەندی چالاکی پێگەیانی لاوانی ڕواندا سەڵسان بە ئەنجامدانی خولێکی تۆپی بالا بۆ دە تیپی سنووری شارەکەمان یاری کۆتایی هەردوو تیپی ڕنگ و تیپی ڕژووکەریان گەیشتنە یاری کۆتایی توانیمان سەرکەوتن بە دەستبێنین بە ئەنجامی سێ جێم بە بەرامبەر بە سفر لە بەرژەوەندی تیپەکەمان یاریزانەکانمان ئاستێکی باش و دڵخۆشکەریان پێشکەش کرد دووبارە سوپاسی لیژنە و ناوەندی سالاکی پێگەیان لاوانەکەین ئێمە وەکو ناوەندی چاڵاکی و پێگەیان لاوانی ڕوانستەر بە ناوەندی باڵای سۆران ئەمڕۆ کۆتاییمان هێنا بە خولی لیژنەی تیپە ملیەکان کە بۆ دە تیپی سنووری قەزا ڕوانست ڕێکخرا بوو لە یاری کۆتایی هەردوو تیپی ڕۆژکەریان و تیپی ڕەنگ گەیشتن یاری کۆتایی لە ئەنجامدا لە یاری کۆتایی تیپی ڕەنگ توانی بیتە پاڵانی خولەکە всем музеям, галереям, которые находятся. Сегодня мы открываем первый всероссийский фестиваль армянского искусства «Армартфест». И фестиваль, который пройдет с 24 по 30 июня в культурном центре, он впервые объединит все жанры искусства, в которых творят наши мастера в России, в Москве. Будут представлены как современные авторы, современное искусство, так и наше достояние. Надеюсь, что последующие 6 дней, которые собирается проводить фестиваль в посольстве, будут такими же гостеприимными, такими же теплой атмосферой, как сегодня, как мы сегодня увидели, и покажут миру, что Армения, армяне – это народ, у которого есть огромное, древнее.